لە ئێستادا راپۆرتێک لە سەر هونەرمەندی بە ئەزمموی بواری نیگارکێشی هونەرمەند ئالان ڕەئوفی کە لەلایەن هاوکارانمانەوە ئامادەکرابێ پێم وابێ ئەم هەواڵە لە ئێستای ئامادەنی ئەچمە لای یەکێک لە هەواڵەکانی ترمان کە نووسەر و ڕۆمان نووسی بەناوبانگی کورد شێرزاد حەسەن لە ئێستادا یاخود ئەمڕۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە شاری سلێمانی ستاس کرد بە مەبەستی بڵاوبوونەوەی نوێترین ڕۆمانی خۆی بە زمانی ئەڵمانی بێگومان شێرزاد حەسەن لە 2016 ئەم باڵێن ڕۆمانەی بڵاو کردوتەوە کە ڕۆمانەکەی ناوی دواشەوی دابەزینی عیسایەکە یەکێکە لە ڕۆمانە جوانەکانی ڕۆمان نووس و چیرۆک نووسی گەورەی کورد مامۆستا شێرزاد حەسەن کە وەکو ئاماژەم پێکە لە 2016 بڵاو کراوەتەوە و لە ئێستادا ئەم ڕۆمانە وەرگێڕاوەتە سەر زمانی ئەڵمانی و ئەمڕۆژ لە پرێس کۆنفرانسێکدا لە شاری سلێمانی وردەکاریەکان و ناوەڕۆکی ناو ڕۆمانەکە خراوەتە ڕوو بێگومان دواشەوی دابەزینی عیسا ڕەهندێکی مێژوویی هەیە و هەروەها نووسینی ڕۆمانەکە بۆ خۆی 15 ساڵی خایاندووە و دوای 17 ساڵیش لە نووسینی ئینجا بڵاو کراوەتەوە. نووسەر و ڕۆمانووسی بەناوبانگی کورد شێرزاد حەسەن ئەمڕۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە شاری سلێمانی ساز کرد بە مەبەستی خستنەوەی نوێترین پرۆژەی ئەدەبی خۆی ئەمڕۆ لە سنتەری میترۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕۆمانووس شێرزاد حەسەن بە مەبەستی تیشخستنە سەر وەرگێڕانی ڕۆمانی دواشەوی دابەزینی عیسا بۆ سەرزمانی ئەڵمانی کا لەلایەن ڕاوێژ سەلیم جێبەجێ کراوە و کۆمەڵێک ڕوونکردنەوەی لەسەر گرنگترین قۆناغەکانی وەرگێڕانی ڕۆمانەکە بۆ ئەڵمانی خستە ڕوو. ڕۆمانی دواشەوی دابەزینی عیسا لە ساڵی 2016 چاپ کراوە و یاخود چاپ کرایەوە و ئەم ساڵیش وەرگێڕایە سەر زمانی ئەڵمانی و لە ناوەندی چاپ و بڵاوبوونەوەی ڤێرک کلینگبریک و ئۆتریش بەردەست دەبێت.